لەگەڵ خراپبوون و شکستی کەرتی پزیشکی عێراق و هەرێمدا ساڵانە ژمارەی پەیمانگا و کۆلێژە پزیشکیەکان و دەرچوانی ئەو بەشانە لە هەڵکشان و زیادبوونی بەردەوامدان. ئەمەش لا سەنگیەکی بەرچاوی لەو کەرتەدا دروست کردووە و کاریگەری نەرێنی لەسەر تەندروستی هاوڵاتیان هەبووە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکومەتی عێراق بۆ ساڵی نوێی خوێندن مۆڵەتی کردنەوەی 3 کۆلێژی پزیشکی گشتی ئەهلی داوە لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق. ئەمەش ناڕزایی دروست کردو و لیژنەی تایبەت بۆ بەدواداچوون پێگەێنراوە. پەرلەمانتارێکی پێشووی عێراقیش ئەم ڕووداوە بە ڕۆژێکی ڕەش ناودەبات لە مێژووی کەرتی فێرکردن لە وڵاتەکەدا. جەواد موسەوی ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاندووە لەمەوەی چەند ڕۆژێکی کەمدا و بە شێوازێکی بێپێشینە مۆڵەت باکردنەوەی 3 کۆلێژی پزیشکی ئەهلی بە ناوەکانی کەفیلعین لە قیزانکۆی تاران لە کەربەلا دراوە. ئەمەش سەرپێچیکردنی ئاشکرای یاسای خوێندنی باڵا و یاسا بەرکارەکانی دیکەی عێراقە. ئەو پەرلەمانتارەی پێشووی عێراق داوای لە مەرجعیەتی شیعە و موقتەدا سەدر و سەرۆکوەزیرانی عێراق و دەستەی دەستپاکی و لایەنە پەیوەندیدارەکانی وڵات و ڕای گشتی کردووە هەنگاوی بەپەلە بنێن بۆ ئەوەی ڕێگە بگرن لە هێرشکردنە سەر ڕەسەنایەتی کەرتی خوێندن و بازرگاریکردن بە تەندروستی عێراقیەکانەوە. کردنەوەی 3 کۆلێژی نوێی ئەهلی لە بەشی پزیشکی گشتی لە عێراق لە کاتێکدایە وڵاتەکە 36 کۆلێژی پزیشکی گشتی تێدایە کە ئەم ڕێژەیەش زیاترە لە ژماری کۆلێژە پزیشکیەکانی وڵاتی بەریتانیا. بەوتەی موسەوی پێشبینی دەکرێت لە ساڵی 2027دا ژمارەی پزیشکان لە عێراقدا بگاتە 95,000 کەس. ئەمە لە کاتێکدایە مامۆستای وانەبێژ و پێداویستیە سەرەتاییە زانستیەکانی خوێندنی وانەکان لە ئاستێکی پێویستدا نین. نەخۆشخانەی فێرکاریش لە شارەکاندا توانای ڕاگررتنی ئەو ژمارە زۆرەی فێرخوازانیان نییە. زۆربوونی ژمارەی پەیمانگا و کۆلێژە پزیشکیەکان لە هەرێمی کوردستانیش بووەتە جێی سەرنجی شارەزایانی بوارەکە. بە پێی زانیاریەکانی پەیام لە ئێستادا کۆلێژی پزیشکی گشتی لە هەریەکە لە زانکۆکانی هەولێری پزیشکی، سلێمانی، کۆیە، دهۆک، گەرمیان بوونی هەیە و هاوکات پەیمانگایەکی پزیشکی وەک پەرستاری تەنیا لە سنووری زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانیدا لە 6 ناوچەبوونی هەیە. ئەوانیش سلێمانی و هەڵەبجە و چەمچەماڵ و دەربەنیخان و کەلار و پێنجوێن. ئەمە جگەلەوەی لە چەندین پەیمانگای ئەهلیدا خوازیاران دەتوانن لە بەرامبەر بڕەپارێکی دیاریکراودا بڕوانامەی دیبلۆم لە بەشەکانی دەرمانسازی و پەرستاری و شیکاری نەخۆشیەکاندا بەدەست بێنن. ئەمە جگەلەوەی ساڵانی ڕابردوو چەندین جار قوتابیانی ئەو کۆلێژانە خۆپیشاندان و گربوونەوەی ناڕەزاییان ئەنجام داوە بە بۆنی کرانەوەی چەند بەشێکی پزیشکی لە زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان، بەڵام داواکاریەکانیان بێوەڵام ماوەتەوە. دەسەڵاتدارانی عێراق و هەرێم وێڕایەوەی بە گەندەڵی و یاساشکێنی ناوبانگیان دەرکردووە و دەستیان لە هەموو کەرتەکانی وڵاتدایە و هەموو کاڵایەک بە تەرازووی بەرژەوەندی ئابووری دەکێشن. چەند ساڵێکە چاوی تەماعیان بڕیوەتە هەردوو کەرتی پەروەردە و تەندروستی و لە پێناو تێرکردنی ئارەزوو و پڕکردنی گیرفانیاندا دەست بۆ تەندروستی هاوڵاتیانیش دەبن.